دوستان عزیز تماشاوانەی لە هێژا جارەتە هاتیمەوە خدمەتتان ڕادریژەدان و بەشە لەوە ناو جیناوەی لە زوانە کوردی لە جەلسەی پێشتر لە جەلسەی وەرین ئیمە باس لەسەر جیناوەی لە کوردی کردی مەڕادان و بەشی گەلی ناتەمامن ئیسا خوازی من دووارە ئەو بەشە تەمام بکەیمن و وەرجە دەست پێکردنە ئێ بەشە بچی من و تەمرینەکانە جەلسەی وەرین و یەکە و هەڵ بکەیم یا هەڵسەنگنی من مێ تەمرینەی لە نووسان مەسان و توانیم و یەکە و بخوانی منان هەرو جورەکە جەلسەی پێشتر وەتیم ڕستەی لە ژێر یا گرێ و گریل یا گر و معنای پیشوند یا پەسوەندە لێرە لە زوان فارسیشن پەسوەند و پیشوند لە کوردی بودە وەند یا بودە گر یعنی ڕستەی لە ژێر و گرەی لە جێ و گرەی لە جیناوەی لە شخصی پڕەو بکەن ئەوان کوردن ئمە هاتی من لەناو یانە و ڕەدیف یەکەم شخص تا آخر شخص کو نەنووسایمان هاتی من تەلواش نووسایمان کە بتوانین خۆدان زێنەدان دەرگیر بوو ئەوانە کە کوردی خوارێن خواست نێزانن ئەوان کوردن ئیمە کوردی من ئیوە لێهاتین من خەڵکە سنەم ئیوە پزیشکین من خەڵکە مێردینم تۆ خوێنیاری بەخشی لێرە نێزافە نووسیە تۆ خوێنیاری یا خوێنیاریت هەردوو شکلەیە نووشیم و ئەی ڕستە هەڵە نووسیە لێرە کە ڕەپێ دەرسە نێرە مە لێرە سڕمەوێ ئیمە مامۆستای من ئیوە خەڵکە کوبانین یا تەمرینی یەکەم بوو و تەمرینە تریش داشتی من کە ئەوەیشەوە یەکە و خوانی منێ توانین هەڵسەنگێنینەوە لە تەمرینەی لێگا کردینە من کوردم ئەلبەت لێرێشە ئاماژە توانم وەیەشە بکەم کە لە ناو کوردی خوارێن تەنانەت لە ناو کوردی سوورانیش توانیدن جیناوەی لە سەروەخۆیش ناریت هەر بشید تەنیا جیناوە لکیایەکان باری کوردم کوردید ئەمە لەناو کورمانجی فرەتر جیناوەی لە سەروەخۆیش وەلیاتیان یعنی جیناو بەشێک لە تاواننە لە سەرفکردنە ئێشن ئەس کوردم یا لە ناو سوورانیشە کوردم من کوردم ناو کەلۆری هەردوو ساختارێکی هەست یعنی توانی تاکید بکەیت دەبانێ من کوردم یا توانی بشی کوردم هەردوو بەشێکی هەست وێ بوونەوە ڕا یەکە ئیمە بتوانیم هزارەوە خواستەر و کارە بی من لە هەردوو شکلەکە هاوردمەوە کە فرەتر تاکید کە دەبانە جیناوەی لە سەروەخۆیش هاوردم مەسەڵەن ڕا نمونەکە لێرە دوینی من کوردم تۆ کوردی ئەو کوردە یا ئەو کوردە ئیمە کوردی من ئیوە کوردین ئەوان کوردن لە هەمبەریە هاتمە یەک لە ناوەتر سەرف کردیمەوە ناو پارێزەر پارێزەر لە زوان کوردی و معنای وەکیلە کەسێک کە لەبارە حقوقی و توانێدن پارێزوانی لە حەقەتە بکردن مافەتە حەقەتە بپارێزنێت وەی خاترێک وشە داتاشینە و وشێ فرە ڕەنگینێگە من پارێزەرم تۆ پارێزەری و دوێم شخص توانێت دێ بگریت توانێت نەگریت تۆ پارێزەریت تۆ پارێزەری هەردوو شکلەکە هەست هەردوو شێوەیە هەست هەر کامیان توانین بەکاربووین هیچ کیشێک نییە من پارێزەرم تۆ پارێزەری ئەو پارێزەرە یا ئەو پارێزەرە ئیمە پارێزەری من ئیوە پارێزەرین ئەوان پارێزەرن یانە تەمرینێکی بکەیمە لە جەلسەی پێشتر و یەکە و لە جەلسەی پێشتر پێشنیاردام کە وێ لە ماڵ هەڵیان بکەین بنووسینان و ئیسا هەڵسەگانی منان و ئیسا بچیمەوە دریژەی دەرسەگەی خۆمان لە دریژەی دەرسەگە ئیمە هەم دووارە دگە لە وەتەوێژ کوڵ دیری من یەکە گەلان کە وەرجە یەکە ئێ بەش جیناوەی لە لکیای و جیناوەی لە سەروەخۆ تەمام بکەین پێشکەشکەین یەکە لەیانی لە ئاخر دەرسەگە و هەتمەن باسێکەیم کەوە باس لە ناوێ بەشێک لە جیناوەی لە تریش هەن لە ناو زوانە کوردی کە ئەوانەیش ها لە ناوێ و یەکە ویسە بچی من باس لە دریژەی دەرسەگە بێ من ئیسەوە یەکەوتوەی من
بشه که جی خالی جی چول دیرن ولی که داگریم ولی که پریانو بکیم و تویج کلیگ لناوی دوگل شخصه رازان که دویتا و سارو که پیایا یعنی جنس نیرینو مینه و یکو خسیه کن وشه سلام رازان وشه ناوت چس یا ناوت چس بعد سارو وشه سلام ناوم یا ناوم من سارو هر دو شکلی هست ناوم سارو یا ناوم من سارو ناو تو چس ناو تو چس بعد جواب لپاشخوان ناوم من یا ناوم رازانه ناو تو چس باش تو چونید یعنی تو چونید یا تو چونید هر دو شکلی هست و سارول پاشخوان وشید سپاس من خواستم نقطه تو چونید منیش خواستم مال داوا خوش بود تو کوره یید پس ایو دیگرین یا کوریت هر دو شکلی هست من خانقینیم تو کوریت منیش بیجاری یم یعنی دونی من بیجگه می یه ایش کرد که ایه ناوی دوگله پیت ایما بیجاری ایه یکم و خاطر چه هات ایه ترگرد و بونه و که ایه یکم ایه دنگداره من یکنیم ای دنگدار تمام بکیم و خاطر ایه ترمیان وند بیجاری یم یعنی ایما ورج دوی ایه دومیشه کسر دواره دیری من بیجاری یم و خاطر یکی ای میانی تیده نو اما یه بس درس ایمن یه و هر حال نو دریجه درسان انفراتر رسید که و نتیجه رسیدن که لبر جیل تو ناچاری لیگ لپیتتر استفاده بکن. ایسا تیمن بحثی لجیناوی لشخصی و اشاره کیمن. بیچگاه او جیناوی لک و نو جیناو سروخو یا ضمیر سروخو یا جیناوی لکیای ضمیر چسبان یا پیوسته داشتیم من ایمه ای بشیلی شدیریم جیناوی لشخصی و اشاره که لناو کردی خوارین یا لناو کردی لتریش هن و بونه و ایمه نمونه لفرک هنگ اوانه که سرطاین رایوه آماده کردیم ایسا چی من لسریان قصه که ایمن جیناوی لکسی نزدیک یا ضمیری لشخصی نزدیک و فارسی بوده یو البته یو لبری لمنطقه لیش و یهیش وشنه یو کیه مثلا لسورانی بوده ام لکرماجی بوده او وی یعنی شاید وی شده کاریش ولی یه را نزدیکه یا یو ایمه لشکل یو فراتر استفاده که ایمه لکرماشان و ایلام تا هدیک و بونه و لیو فراتر لنوع درسی استفاده کریه یو بوده سیم کس تاک یعنی یو کیه تو وقت کسی قصه کید ببستت خوینیه یعنی نیوشی تو کید یو که یک نزدیک حال شانه و بس سری کید پس بوده یو لکردی یکی لجیناوی لکسی نزدیک لکردی خوارین و لجیر او ایمه یان دیری من یان یا یه شکل تر دیرید یانیش وشن لمنطقه دالاهویشن یان که هر دو شکلگه درسته هر دو شیوه درسته یان بوده سیم کس کو سیم لیره یه نگیش منی سجیو سیم کس کو یعنی جمع چند نفرن تا اشاره و پیان کید نزیکن و اوشید یان کین یا ایان کین پس بیا سیم شخص او بیا یک سیم شخص تاک نزیک یان یا ایان بیا سیم کس کو
نزیک و جیناوی لاشارهش ما لهمبریانه و لبرابریانه و نسایمنه که بوده یا دواره دو شکلت دو شیوه دیریدن لکردی خوارین یا هر دو شیوه چوده کار هر اوجوده که لناوچه دالاهو لکردی خوارین یا بشیلی گیش لکرماشان یا بشیلی لخانقین ایت ده اولاگه لناو جیناوی لاشارهش دواره هر اتفاقت یعنی بکفیوشی یکیه یا یکیه یش نزدیکه اوه بوده دواره اوه کیه که لگشت منطقان هست و نظرم یتحوره که بزانم چو یک و کار چن ایسا یه نمونه و گرد یک آخوانی من که فراتر رامان قابل لمس بودن یه خواستر زانه چون کاری هر یسه یه خواستر زانه چون کاری هر یسه یه خود دکاندار نیه اگر یان بان من دینیتیم اوانه رنگ سور یا سویر دای مسیخ کریانه اوانه بونه او جیناوی لکه بست سریان کردیم هر کاری کم یان دلنیانیون یا یان دلنیانیون من یتوام یا من یخوازم یا راکیه یا بش ایوس بچو اوه بوا رامال اوه فرق گوراو پیانه پس یه بشیک بیولا جیناویل اشاره که آماجه و پیان کردی من و ایسیشه توی من و گرد یک و تویج تلفونی گوش بتکنیم و یک لشخص ایلامیه و گرد یکی لکرماشان لگلان قصه کردن ناوروکی لواسه لزانکو لزانسکه و گرد یک بونه و ایسا دوی چند سال و یکو پیوندی گرن و تویج تلفونی دو گلک هسته لحد قصیل روزانه سرطایی و یکو گوشلی تکنیم الو ای وقت تا وخیر ما هاورازم بانی گیان وقتی وش وخیر کام هاوراز؟ هاوراز هاو کلاست دویرت نماگه؟ 3 سال پیش و یکو دزانستگی ایلام زواناسی دخوانسی من واو هاوراز هنین فرک کیف خوشم جاره ترک دنگ دشنوم یه دمه که هیچ خواره گلید نیه چو پید هات هرچه تلفن کرمه پید و داخو موبایلکت کشیاو دو اره راستوشی گی چالگرام قومیا بیش بزانم یه ما هایده کو ما هر نیشه جی گیلانم خوشحال بوم اگر هاتی ویروی شاره یک ترکی بوینی من راست بخوازی یه قزم هفته مال ایمیش هاته سگیالان هر وای بونه و زنگ ود دام چه خواره خوشک حق مزگانه دیره دا خوش بویی اگر اواره ود کریا توانی من دناو پارک به نجفتیل یک بینی من فرا خاص منیش اواره هر بیکارم ساعت 5:30 خاصه اره را منیش وقت گنجی آگه خو من اواره و جیک داجمم آگادار دوکم بمینه خیر و خوشی خوش بویی کار داوت و دیار سر تو داو یاره اره دوستان نیما ایستیشه و تویج نوای دوگله کس یگله دیات و یگله کر ایلامی و کرماشانی گوشتکانی من لزاراوی کردی خوارین یا کلهوری و دیمن چند نزیکایتی و گردی یک دیرن و یا دنمونه للهجه لکردی خوارین بیون و ایسیشه خوازی من دواری دیالوگ فرکولتر ارادان پیشکش دام بکیمن بلاو بکیمن که یا پیوندی دیریدن و جیناوی لپیشترو که بحث کردیم لسریان و موی بونه و تواسم هر دوانه لپیشتری یک بودن که بش ویتویجگان بکفنه پیشت سری یک ایسا دواره ویتویجه و یکو گوش تکنیم و تیما خدمتدان شوکی و خیرهانا شوکی و خیر آرام تو چونید؟ من خاصم تو چونید؟ منیش خاصم سپاس ایمه امرو چه بکی من؟ لسا کردی کار بکی من؟ باشه اره دوستان عزیز تماشاوانه لهنین یا بشیلی بیولا بحث جیناو لناو زوان کردی لگرامر زوان کردی و ایسا متیانیا تیانم دوستی خالتر آماجه بکم و ای بشه و کوتایی باری من
لێرە ئیمە ئەڕادان چەند نمونە هاوردی منە کە دوارە باس لە جیناوەی لە لکیای کردن لە ناو زوانە کوردی ئەڕا نمونە مەسەڵەن ماڵم ڕا یەکەم شەس ماڵم ماڵت ماڵێ ماڵەمان ماڵتان یا ماڵتان و ماڵیان یا نمونەی بوو یا وڵاتم وڵاتت وڵاتێ وڵاتەمان وڵاتەدان وڵاتیان یانە نمونەی لێگەن کە سەدها جوورەتر توێنی سەدها وەلێ هەزاران ناوەتراتی توێنیدەن سەرفیان بکەیت یا لە کوردی وشن بتاوەنیدانە و بچەمەنیدان تاوانن یا چەمانن توێنێ بوودە هاوتێک ڕا سەرفکردن لە زوانە کوردی و لێ ئاخری شەوی من بەس لەسەرە جیناوەی لە دوور و نزیک کردیم لەوەی یێو کە جیناوە نزیک بوو یێو زانێ ئێلان چەند لە نمونەیە ڕستەی فرەکۆڵ وە لە جیناوەی لە ئشارێ و ڕادان نمونە باریم یێو زانێت کە ماڵە ئیمە هاکوو یە نمونە ڕستە یان وەگەردە ئیمەیە تیان ڕا نمونە یا یان وەگەردە ئیمەیە تیان ئەوە ماڵە کیە و ئەو سەرەیاڵە و یە تماشا بکەن یە جیناوەی لە ئەشارەی بوون کە ئیمە لێرە ئەشارەوە پێیان کردیم ئەوە یێو یان ئەوە ئەوان دوستان ئەزیز یە بەشێری بوو لە جیناوەی لەناو زوانە کوردی کە لەناو ئێدۆ جەلەسە ئیمەوە پێیان لەلیان هوردە بیمەن ئەمیدوارم کە خۆدانیش بتوێنین لە ماڵ فرەتر تەمرین بکەین و بتوێنیم زوانەکەمان پێش بخەیمەن و زوانەکەمان و یەوە خۆشەکەوە پێ بنووسرێت هەنەرە پێ بەئافرینیم خەڵق بکەیمن تا یەکە زوانە زینی ببینێت تا دەرستر و جەلەسەی تر کڕداوە دە دیارە سەردانەوە بنیشنە خۆش